نەخۆشخانەی هیوا لە سلێمانی یەکێکی دیکە لەو نەخۆشخانانەی بوونەتە جێگەیەک بۆ دروستبوونەوەی هیوای ژیان. ڕۆژی چاری شوبات وەک ڕۆژی جیهانی شێرپەنجە دیاری کراوە مەبەست لێی گرنگجیدانە بۆ ڕێگریکردن لەم نەخۆشیە کە هۆکارە بۆ تێکدانی خانەکانی لەشی مرۆڤ. ساڵی 2019 سندوقی کۆمەکی شێرپەنجەتان بۆ بخەمە ڕوو کە ئەو خەرجانەی کردوێتی بۆ چارەسەر و خزمەتگوزاری کە پێشکەشی کردو بە تووشبانی شێرپەنجە. سندوقی کۆمەکی شێرپەنجە بای 25 ملیار و 187 ملیۆن دینار دەرمانی بۆ تووشبانی شێرپەنجە دابین کردووە. بای 7 ملیار و 113 ملیۆن دینار نەخۆش چارەسەری بۆ نەخۆش کردو و نردونێتە دەرەوەی وڵات. بای 3 ملیار و 173 ملیۆن دینار قەرەبووی تووشبانی نەخۆشی شێرپەنجەی کردوێت و ئەوانەی چارەسەریان وەرگرتو و نەشتەرگەریان کردووە. 2 ملیار و 897 ملیۆن دیناری ئامێری پزیشکی دابین کردووە بۆ سنتەر و نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان. ملیارێک و 541 ملیۆن دیناری بە دروستکردن و دروستکردنی بینا و پەرەپێدانی نەخۆشخانە و سنتەرەکانی شێرپەنجە لە کوردستاندا سرف کردووە. 47 ملیۆن دیناری بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت بووە. 150 ملیۆن دیناری بۆ پێداویستی و کەلوپەل و پێداویستی تاقیگەکانی سنتەرەکان و نەخۆشخانەکانی شێرپەنجە بووە. کۆی گشتی 40 ملیار و 112 ملیۆن و 567 هزار دیناری لە ساڵی 2019 بۆ تووشبانی شێرپەنجە سرف کردووە کە ئەمەش دەکاتە تقریبن 39 ملیۆن دۆلارێک. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان 6934 کەس دووچاری نەخۆشی شێرپەنجە بوونەتەوە و شێرپەنجەی مەمک لاپلەی یەکەمدایە و شێرپەنجەی سیەکانیش لاپلەی دووەمدا دێت. داواکارم لە خەڵک لە هەندێرە سەرەکانی شێرپەنجە دوورکەونەوە وەکو جگەرە کێشان وەکو قەڵەوی وەرزش نەکردن خواردنی ناتەندروست باتکایە خواردنی بەڕیشاڵ بخۆن خواردنی تەندروست بخۆن میوە سەوزەی زۆر بخۆن بەعام شێرپەنجەی مەمک لە هەموو شێرپەنجەکان زۆرترە نەمگوت بەس لە خانمان لەوانەیە پیاویشبی بەڵام شێرپەنجەی کە دەڵێن زۆری لە پیاوان سیەکانە لە هەمووی زۆرترە و کۆلۆنیش هەر زۆرە. لە ماوەی ساڵی ڕابردوو سندوقی کۆمەکی شێرپەنجە زیاتر لە 40 ملیار دیناری بۆ چارەسەری نەخۆشی شێرپەنجە تەرخان کردووە. دوو سنتەری دیکەی چارەسەری نەخۆشی شێرپەنجەش لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دروست دەکرێن. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.